ئەگەر باسی خاڵێکی کەکەین بۆ پیسبوونی ژینگە کە سەرچاوەیەکی ڕاستە و خۆی پیسبوونی یەکێک لە ڕەگەزەکانی ژینگەیە کە ئەویش هەوایە، ئەویش پشتبەستنە بە مۆلیدات یان ئەو کارەبایان ئەو وێزگە کارەبایانەی کە پشت بە مشتەقاتی نەوتی ئەبەستن بۆ دروستکردنی کارەبا. ئەمە یەکێکە لە هەرە ترسناکترین خاڵەکانی پیسبوونی هەوا، چکە ئەوە ڕوونە بە پێی توێژینەوەی توێژەران بۆ هەر یەک لیترێک لە گاز لەوانەیە نزیکەی 2 کیلۆ و نیو CO2 ئەچێتە هەواوە، جگە لەوەی کە 400 جۆری بڵین پیسکەری هەوایی لە ئەنجامی سووتانی گاز و گازوایل و ئەو بابەتەنە دروستە بێ کە دیسانەوە ئایڵێنەوە کە ئەم مادانە ئەچنە هەواوە جارێکی کە لەگەڵ بارانە یەنە خوارەوە ئاو پیسەکەن، خاک پیسەکەن و هەروەها تۆش کە هەڵێمژی جارێکی کە سەرچاوەیەکی زۆر ئاسانە بۆ ئەوەی تووشی نەخۆشیەکانی کانسەر، تووشی نەخۆشیە زەهایمەر، پارکنسن. یعنی ئێستا ئەگەر سیرکەین لە وڵاتی ئێمە ئەو نەخۆشیانەی کە جاران نەبوو ئێستا زۆر بڵاوە، لەوانە پارکنسن و زایمەر، لەبەرەوەی یەکێک لە سەرچاوەکانی دروستبوونی ئەم نەخۆشیەمان زیاد کردووە کە ئەویش پیسبوونی هەوایە. چارەسەر چییە؟ ئەویش پشتبەستنە بە تیشکی خۆر بۆ بەرهەمێنانی وزە، چکە هەم تێچووی لەوایە سەرەتا تێچووی دامەزراننی بە پێی و کۆمپانیانی کە باسیەکەن تێچووی دامەزرانی زۆر بێ، بەڵام بەپێی زەمن کاتێککە تۆ مقارنەی تێچووی ئەم سیستەمە ئەەکەی بە تێچووی پارەی کارەبا و پارەی مۆلیدە بە پێچەوانەوە تێچوویەکی کەمی ئەیە، سەرچاوەیەکی پاکە هەم بۆ خۆ و بۆ خێزان و بۆ ژینگەشواتە. لێرەیە تۆ نابیتە هۆکارێک بۆ ینی بەشدار نابی لە یەکێک لە هۆکارەکانی پیسبوونی ژینگەیە و هەروەها تەندروستی خۆ و خێزان و ماڵ و مناڵ و ناوچەکەش بەباشی ئەهێڵیتەوە.